جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنەدا بە بەهای نزیکەی 22 ملیارد دینار پرۆژە بۆ سنووری ئیدارەی گەرمیان بخاتە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەکانیش خۆی دەبینێتەوە لە دروستکردنی سایلۆ بۆ هەڵگرتنی دانەوێڵە و ڕاکێشانی هێڵی کارەبا بۆ ئەو گوندانەی ناوچەکە کە تاوەکو ئێستا کارەبای نیشتیمانیان پێنەگەیشتووە لەگەڵ مۆڵەتدان بە 3 کۆمپانیای بواری وەبەرهێنان بۆ دروستکردنی زیاتر لە 4000 یەکەی نیشتەجێبوون. 3 پرۆژەی نیشتەجێبوون لە بواری نیشتەجێبوونە واژوو کراوە و تەوقێ کراوە بە سەرۆکی بە واژووی سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ئەمە لە فترەیەکی زۆر کەم و دیاریکراوە و پرۆژانە ئیتر فەرمانەکەی دێت وەگاتە وەبەرهێنانی گەرمیان و لێوە ئیتر ڕێکارە یاسایەکان ئەگیرێتە بەر بۆ ئەوی ئەو پرۆژانە بچنە بواری جێبەجێکردن. ئێمە سایلۆی گەرمیان پێش قەیران ئیشی لەسەر کراوە و کاری بۆ کراوە کە لە گەرمیان شێوەی سلێمانی و ڕاپەڕین و شوێنەکانی تروسەی سایق گەرمیان خاوەنی سایلۆی خۆی بێت. هەموو ڕێکارێکی یاسایی بۆ تەواو کرابوو بەڵام بە هۆی قەیرانەوە پرۆژەی سایلۆکە نەچووە بەرای جێبەکردنەوە. دوێنێ من نووسراوێکی وەزارەتی بازرگانیم خستە بەردەستی جەنابی کاقوبات کە داوا کراوە ئەو وەزارەتە خۆیان پارەیان هەیە بوجەی خۆیان هەیە بەڵام تەنها پارەکە تەرخان کرێ بۆی ئەو سایلۆیش بچێتە بواری جێبەجێکردنەوە. دیارە هەم جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بۆ کاروباری هونەری و بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی گەرمیان لەگەڵ بەڕێوەبەری ئەرازی سەردانێکی وەزارەتی بازرگانیان کردو بۆ ئەوەی ئەو پرۆژەیە بخرێتە بواری جێبەجێکردنەوە خزمەتی گەرمیانەکان بکات لەوێ لەگەڵ کومپانیای جێبەجێکار کە هۆڵەندەکانن دانیشتون و بەڵێنەدا ئەگەر بێت و بوجەکەی ترین بکرێت ئەوانە بێنەوە ئیش بکەن. لەوەڕۆی هەم مووقعیان تەسلیم کراوە هەم بوجەکە لەلایەن وەزارەتی بازرگانیوە جەنابیان بەڵێنیدا کە ئەوە لەگەڵ وەزارەتی دارایی و لەگەڵ لایەنی معنی قسە بکات ئەو بوجەیە بۆ تەرخان کێتەوە ئەو پرۆژەی بچێتە بواری جێبەجێکردنەوە. هەروەها ئێمە بوجەیەکی خۆمان هەیە کە بوجەی پرۆژەکان بۆ بە کەمتر دراوەتە بەڵێندەر و پارەیەکی ماوەتەوە دامان ناوە بۆ تەواوکردنی کارەبای چەند گوندێک بە فەرمانێکی وەزارەتی دارایی پرۆژەی ڕاستەوخۆ ڕاگیرابوو داوامان کرد نووسراوێکمان خستە بەردەستی بەڕێزیان بۆی موافقەمان بۆ وەرگێت بتوانین پرۆژەی کارەبای ئەو گوندانەیش لەم گەرمەی هاوینی گەرمیانەدا تەواو بکەین و خزمەتێک بە هاوڵاتیان بکەین. بەڵێنرا کە ئەوەیش ئیشی لەسەر بکات و هەوڵدا لەگەڵ وەزارەتی داراییە موافقەمان بگرێت لەبەرەوەی پارەکە پارەی خۆمانەوە و پارەکە حازرە و هەیە. ئەم پرۆژە یەکێکە لەو 7 پرۆژە ڕاگیراوەی گەرمیان کە جێگری سەرۆکی حکوومەت لە مانگی شوباتی ئەم ساڵ بڕیاری وەگەرخستنەوەیدا. پرۆژەکەش بریتیە لە قیرتاوکردنی قۆناغی دووەمی ڕێگای پشتێنەی قەزای کەلار بە بڕی زیاتر لە 3 ملیارد دینار. ئەم پرۆژە بەهاکەی بای 3 ملیار و 100 میلیۆن دینارە لەسەر بودجەی داها ساڵی 2012 مەرجی پەروێزخانە دەست بەکاربوونێتە لە پرۆژەکە بۆیە لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدامیکردنی گوژمەیەکی سوولەی نەقدی بۆ بەگەرخستنەوەی پرۆژەکە و تاواکردنی پرۆژەکە لەبەروی پرۆژەکە پرۆژەیەکی استراتیژی گرنگە. دەستپێکردنەوەی پرۆژەکان و بینینی دیمەنی کارکردنی کۆمپانیەکان لەم دۆخەی ئێستادا گەڕانەوەی ئومێدە بۆ خەڵکو و هەروەها ئاماژەیەکشە بۆ بەرەو پێشچوونی دۆخی دارایی حکوومەت لە قۆناغێکی خراپەوە بۆ قۆناغێکی باشتر. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.